هەر لەسەر ئەم بابەتی بوومەلەرزە و هۆکارەکانی بوومەلەرزە قسەکردن لەسەر ئەم بابەتە ئەم کارە ساتە یاخود ئەم ڕووداوە سروشتیە گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر ئیدریس نادر سەرۆکی بەشی جیۆلۆجی لە زانکۆی سەلاحەدین دەکەین بەڕێزیان لە سودۆی ناوەندی کوردستان 24 لای ئێمە میوانە. دکتۆر بەخێر بێیت. زۆر سپاس دەکەم کاکە درێن، زۆر سپاس دەکەم. سپاس. بوومەلەرزە چییە؟ بوومەلەرزە وەکو بڵێ پێناسەیەکی کورتی بکەین گواستنەوەی وزەیە لە شوێنێک لە بۆ شوێنێکە، بەڵام سەبەبی وزەکە کە دروست دەبێتن چیە ئەویش هۆکاری زۆرە. هۆکارەکانی لەوانە هەبوونی بورکانەکان، پێشەوە بورکانەکان کە دەرچێتن بوومەلەرزە دروست دەکات یان لە کاتی دۆچوونەی بورکانەکان، و سەبەبی دووەمیش ئەوەیە کە بڵێ جوڵانی پلێتەکانە وا دەکاتن بوومەلەرزە دروست بیت. باشە، یعنی لە هۆکارەکاندا هیچ حاڵەتێک هەیە کە مرۆڤ دەستی تێدا هەبێت لەوەی کاردانەوە دروست بێت بە درێژایی ڕۆژگارەکان، کاریگەری ڕاستەوخۆی لەسەر سروش بکات و بێتە هۆیەوەی کە بوومەلەرزە ڕوو بدات؟ بوومەلەرزە قووەتی یان وەکو بڵێ قووەتی بوومەلەرزە پێویستی بە وەکو بڵێ توانایەکی زۆری هەتا دروست بیتن. بۆ نمونە ئەو بوومەلەرزەی تورکیا کە ڕێژەکەی 7.8 مقابلی یعنی ئەگەر قیاسی بکەین مقابلی نزیکەی 200 بۆمبی ئەتۆمی هیرۆشیمایە، یان دەکاتە 2 ملیۆن و 480 ملیۆن 2 ملیۆن 480 طن TNT کە بتەقێت و لە یەک کات بەقەدەرەویە. لێ ئەو قووەتەیە لە دەست مرۆڤدانیە بیکە تەنها ئیلا ئەگەر بۆمبی ئەتۆمی وەکەوەی هیرۆشیما ئەگەر چەند قلێک بتەقێتەوە لەوانەیە بوومەلەرزێک دروستکە، بەڵام ئەو بوومەلەرزە دروست ناکە وەکو لە تورکیا ڕوویدا. باشە، بەشێک لەسەر چاوەکان باس لەوە دەکەن کە بەشێک لە وڵاتانی ئەوڕۆپی هەوڵێکیاندا لەوەی ئاوی ژێرزەوی ئاوی گەرمی ژێرزەوی دەربهێنرێت و سوودی لێوەربژێرێت بۆ ئەم ئاوە گەرمە، ئەمە کاریگەری دروست بکات وا بکات کە بوومەلەرزە دروست بدات. ئەمە تا چەند ڕاستە؟ دروست بیان دروست نەبێت دروست بکات، ینی ئەم کە ئاوەکە ڕادەچێشرێتە دەرەوە لە بڕی ئەوەدا ئاوی دیکەی تێدەکرێتەوە، سوود لە ئاوەکە وەردەگیرێت بۆ خۆگەم گەرمکردنەوە بە تایبەتی هەندێک لە وڵاتانی ئەوروپا. ئەمە دواتر کارلێکێکی جیاواز ڕوودەدات، ئەمە وا دەکات کە بوومەلەرزە دروست بێت. ئەمە ڕاستە؟ نەخێر ئەمە ڕاست نیە، چونکە ئەو ئاوی ژێرزەوی کە لە توانای مرۆڤی دەریبینی ناگاتە 500 متریش، ئەگەر زۆر زۆرەکەی زیاتر بی ئەگەر بکاتە 600 مترێک بەو شێوەیە. ئەو قوڵایی ئاو بۆ ڕێژێژ لە یەک شوێنیان لە دوو شوێن دەربێتن وا ناکاتن بۆ بڵێ هۆکار لە بۆ بوومەلەرزە، ئەوە دوورە لە ڕاست. باشە، بابەتێکی دیکە یانەوەی کە هەمیشە دەگوترێتەوە جەمالە دەبێت بە تایبەتی کە ئەم پرسە ڕووی داویتر زۆر جەمال لەم بابەتە دەبێت. دەڵێت نزیکەی 10 ڕۆژ بەر لە ئێستا ئەم پلێتی عەرەبی 10 ڕۆژ هەستی جوڵاوە، ئەم جوڵاوە وا دەکات کە ئەم بوومەلەرزەیە دروست بێت. جارێ پلێت چییە؟ ئەو زاراوە جیۆلۆجیە کە بەکاردەهێنرێت با خەڵکی دیکەش بزانین ئەم پلێتە مەبەستی چییە؟ پێشە من مامۆستا بەڕێزەکانی بەشی خۆمان بەشی جیۆلۆجی زانستەکانی زەوی نەوت لە کۆلێژی زانست بە زانکۆی سەلاحەدین ئەو بابەتانیان بە جوانە ڕوون کردیتەوە، و مامۆستایەکانی زانکۆکانی تری کوردستان ئەوان ئەو بابەتیان زۆر بەڕوونی ڕوون کردەوە. پلێت چینە بەردێکە نزیکەی لە هەندێک شوێن لە بۆ هەندێک شوێن دەگۆڕێتن، نزیکەی 50 کیلۆمەتر دەبێتن. ئەو پلێتەیە یان ئەو ئەو چینە بەردە ئەستورەیە لە ژێرەکەی وەکو بڵێ چینە بەردێکە وەکو بڵێ شێوەی بەردینە لینجە لەسەری دەڕواتن. پلێتی عەرەبی کە ئەو ئێمە ئێستا لەسەری دەژین هەرێمی کوردستان بەشێکە لە پلێتی عەرەبی کاتی لە نزیکەی 25 ملیۆن ساڵ پێش ئێستاکە بەشێک بوو لە پلێتی ئەفریقی ئێستا هەیە، بەڵام بەهۆی کرانەوەی دەریای سوور کە ئێستا هەیە ئەوە کرایتەوە کرانەوەیە، و هەروە زەریای هندی ئۆقیانوسی هندی لەوێن دەریش بە هەمان شێوە کرانەوە هەیە، وا دەکات پاڵ بە پلێتی عەرەبی وە دەنێتن بەرەو پلێتی ئیرانی و لەگەڵ پلێتی تورکی لێک خشادن هەیە. ئەو پلێتەیە وش باسمان کرد لە هەندێک شوێنان سومکەکەی ینی ئەستوریەکەی زۆر، لە هەندێک شوێنانیش ئەستوریەکەی کەمە. ینی شێوازی ڕۆئیشتنیشی دەگەڕێتەوە لەسەر کرانەوەی دەریای سوور و زەریای هندی، تمان دەکاتە سەر ئەو دوای. نزیکەی ساڵانەکە قیاس کرایە نزیکەی 15 ملیم پلێتی عەرەبی دەزولێ، پلێتی عەرەبی. بەڵام پلێتی ئەنادۆڵی لەبەر ئەوەی لە بینی دوو لێکترازانی گەورە هەیە، بەشێکیان لە باکووری تورکیایە و بەشێکیان دەکەوتە باشووری تورکیا کە ئەو کارەساتەی لە ڕوویدایە، بە هەردوو شێوە بەو شێوەیە دوو لێکترازانەکە پاڵ بە پلێتی تورکیەوە دەنێ بەرەو ڕۆژئاوا
بەڵام سرعی ینی کوڵی خێرایی زیاترە تقریبی بەرەو ڕۆژئاوای تورکیا تورکیا دەڕواتە نزیکەی 22 ملیم لە ساڵێک دەڕواتن ینی مەترسی ڕوودانی بوومەلەرزەکان دەکەوێتە لای ڕۆژئاوای تورکیا مەبەستەکە ئەوەیە تورکیا خۆی مشکلی تورکیا مایکرۆپلێتی هەیە ئەمە پلێتمان هەیە مایکرۆپلێتیشمان هەیە تورکیا مایکرۆپلێتی هەیە ئەو مایکرۆپلێتانە دائیمە لە جوڵەدانە کە دائیمە لە جوڵەدا بن ئەوانە وا دەکەن ئەو بوومەلەرزانە ئەوەی واکو لە نۆرتی شەیتی لە باکووری تورکیا شەیتی ئەویش کارەساتی گەورە دروست دەکاتن و هەروە ئەوەی لە باشووری شەیتی ئەویش کارەساتی گەورە دروست دەکات باشە دەگوترێت کە هەرێمی کوردستان لەسەر هێڵی بوومەلەرزەیە ئەم ناوچەیە هەم باکووری کوردستان و ڕۆژهەڵات و بەهۆی ئەم ناوچە شاخاویانی کە لەو ناوچیانشدا هەیە لەسەر ئەم هێڵن ئەمە ڕاستە یاخود بە جۆرەشی دیکە پرسیارەکە بکەم مەترسی هەیە لەسەر هەرێمی کوردستان ئەم حرەکەی جوڵەی ئەم پلێتان ئەوی پێتم گوت ئێمە بەشێکن لە پلێتی عەربی باشە ئەمە پێت بەشێک من لە پلێتی عەربی و نزیکشین لە کوبڵی لە بۆردەرەکان لە حدودەکانی ئێران و هەروە تورکیاش هەر حرەکەک هەبیتن جوڵەکەبی لێدە کاریگەری دەبی لەسەر ئێمە خۆشبەختانە الحەمدوللا ئەو شوێنی کە لە تورکیا پێ دەگوتری ئیپیسنتەر لە جیۆلۆجی ئیپیسنتەر ینی شوێنی ڕوودانەکە لە کوردستان لە هەرێمی کوردستان ئیپیسنتەرمان نییە یعنی وەکو بڵێ مەزدەڕێکمانە لە بۆ بوومەلەرزەمان لە دروست دەکات تەنها ئەو بوومەلەرزانە دێن لە دەرەوە لەومان دێن یان لە تورکیای دێ یانیش لە کاریگەریەکەی لە ئیران ئەو بوومەلەرزانە ئێمە هەستی پێ دەکەین ماعەدا ئەوەی دەربەندیخان نەبی 2017 کە ئیپیسنتەرەکەی لە ناو وڵی هەرێمە کوردستان بوو ئەو کاریگەریەکەی زۆر ینی تەنها ئەو دەستنیشان کرێت تا ئێستاکە کە ئیپیسنتەر بیانی وڵی مەزدەڕێک بی لە بۆ هەبوونی بوومەلەرزە لە کوردستان بەپێی ئەو زانیارانی کە ئێوە هەتانە لە ڕووی زانستی جیۆلۆجی و بابەتانەوە ئەگەر ئەمەم بە کورتی وەڵام دەیتەوە ئەم جوڵە و بوومەلەرزانی کە ئێستا ڕوویان داوە ئەگەری بەردەوام بوونیان هەیە ئەوە پێشبینیە پێشبینی لە کوبڵی لە بوومەلەرزە زۆر زەحمەتە ناتوانانی پێشبینی بکەیت لەبەر ئەوەی ئەو دوو پلێتانە کە یەکتری دەنیان ئەو کوبڵی پلێت هائیلانە لەگەڵ یەکتری لێک دەخشێنیان دەستنە بن یەکتری و دەستنەوە سەر یەکتری ئەوانە پێشبینیان زۆر زەحمەتە چونکە ئەتو نازانین لە خوار و بۆ نمونە 10 کیلۆمتر 15 کیلۆمتر 20 کیلۆمتر نازانین چه هەیە نازانین پلەی گەرمی چەندە نازانیت کوبڵی مادەیەکی شل لە بینیان هەیە ئەوانە تو هیچمان لێڕوونیە لێ ناتوانین قرار بدەین کە بوومەلەرزێت کە بەڵام ئەوەی کە باز دەکرێت ناحیە جیۆلۆجی لایەنی جیۆلۆجیەوە تورکیا ئەکتیڤە لێتێکی ئەکتیڤە لا يزال لە جوڵەدایە بەڕێز دکتۆر ئیدریس نادر سەرۆکی بەشی جیۆلۆجی لە زانکۆی سەلاحەدین سوپاس بۆ تۆمان زۆر سپاس کاک نەرجان زۆر سپاس